خۆشەویستانەوەی کە بینیتان ئەوانە بوونە و خەمە گەورانەی مامجلال بۆ کوردستانی بوونی کەرکووک ناوچە دابڕندراوەکان سنووری جەبەل حەمرین کە هەمووی کوردستانە هەموو ئەمانە کە بە بەڵگە و بە دۆکومنت و تەنانەتەوەی کە جۆمان لێبوو ئەم چوبۆیە نێو قاموسەکانی خۆیانەوە لە قاموس و ئینسایکلۆپیدیەکانی خۆیانەوە بەڵگی وەرگرت بوو وەنمە لە قاموسی ئینسایکلۆپیدیای تورکیا کە باسی کرد ئەو لەوەڵێت سێ لە سێجێ ناوی کوردستانی بوونی کەرکووکێنراوە ئەمە ئەو خەمانە بوون کە بێگومان سەرۆک مامجلال نیو سەدە خەباتی بۆ کرد وەکو ڕێز وەفایەک بۆ نیو سەدە خەباتی سەرۆک مامجلال پەیتا هاوڵاتیان ڕوو دەکەنە سەر مەزاری سەرۆک مامجلال لە دەباشان بێگومان پامنێرمان ڕێزانمان لەگەڵایە ڕێزان لەوەیە بۆی هەم وتی هەندێک لە هاوڵاتیان و پامی هاوڵاتیان بۆ 8 ساڵەی ژیاناوی سەرۆک مامجلال بۆ ئێمە بخاتەوە ڕێزان سڵاو لەبێت دێنە لای تۆ هاوڵاتیان لە ئەم ڕۆژەدا دەڵێن چی بەڵێ ئاری سەحار سلااوان لێ بێ و بەیانیتان باش نێسە لەسەر مەزاری مامجلالم دیارە لە کاتژمێرەکانی بەیانیەوە پەیتا هاوڵاتیان کەسایەتی حەزبیەکان حکومەکان بە پۆست و لە جیاوازەکان هاتوونەتە سەردانی مەزاری سەرۆک مامجلال دیارە کەیشن بەردەوام چەپکە گوڵی ڕێزووەفا تاجەگوڵینی ڕێزووەفا دەهێنە سەر مەزارەکەی دووپاتیەوە دەکەنەوە کە بدرێژە پێدەری ڕێبازی سەرۆک مامجلال دەبن منەمەوێت لێدوانی هاوڵاتیان ئەو کەسانی کەیەنە سەر مەزاری مامجلال وەربگرن دیارە ئەچملای خاتوو گەشا کە گەشا و خاتوو گەشا کە بەڕێزی ئەندامی ئەنجومەنی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتیە خاتوو گەشا و سڵاو لێبێ لەم ڕۆژەیە پەیامتان چییە لە 8مین ساڵیادی ژیان ئاوایی سەرۆک مامجلال بەڵێ ئەمڕۆ وەک پێشمەرگەیەکی دێرین و دانەبڕاوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 8مین ساڵیادی کۆچی دوایی جەناوی مامجلال بەڕاستی خەسارەتێکی یەکجار گەورە بوو بەر هەموو کوردستان و هەموو یەکێتیەکان و بە تایبەتی لێرەشەوە پێشمەرگە دێرینەکان کۆچی وەختا بڵێم کۆچی جەناوی مامجلال نەکرد لە ئێمەکەوە لە چوار پارچەی کوردستان چکم جەناوی مامجلال خاوەنی 3/4 سەدا خەبات و تێکۆشانی کرد لە پێناوی گەلەکەی و کورد و کوردستاندا جەناوی مامجلال هەری هی ئێمە و هی کوردستانیان نەبوو بەڵکو کاری کرد بۆ تەواوی عێراق و تەواوی کوردستان و وەختا بڵێم هەر چوار پارچەی کوردستان بۆیە خەبات و ماندووبوونی جەناوی مامجلال پێناسە ناکرێ بەڕاستی لێرە بتوانم ئەوە بە سەرپێی چەند وشەیەک یا چەندێڕێ باسی پێناسی خەبات و تێکۆشانی جەناوی مامجلال بکەم بەڵێ خۆت لە نزیکەوە سەرۆک مامجلال لە بینیوە بەڵێ چی یادەوەرێک لەگەڵ لە ڕاستیە جەناوی مامجلال لە ساڵی 1970 لە سێروان بینیوە لە سێروان بینیمە جەناوی مامجلال پیاوێکی بە ئەمەک و دڵسۆز و خۆشەویست و خۆنەویست بوو تەنانەت لە سەردەمی ئەوە بە بڕیاری جەنابیان کە بوومە پێشمەرگە 200 دیناریشی وەکو هەدیە بۆ من سەرف کرد لەو سەردەمەیە جەناوی مامجلال هەمیشە پاڵپشت و پەنای ژنان بووە بە تایبەتی پێشمەرگەی دێرین ینی پشگیرێکی تەواوی پێشمەرگەی ژنی کردو هەمیشە پشتیوانی ژنان بووە بۆ هەر کایەک لە کایەکان بە تایبەتی لە بواری سیاسەربازی لە بواری پێشمەرگایەتی لە بواری کۆمەڵایەتی لە تەواوی بوارە جیاجیاکان بەڕاستی جەناوی بواری سەربازی چونکە ژنان کەم ئاهاتنە ئەو بوارەوە و کەم ئەبوون بە پێشمەرگە بەڵام پشگیرێکی ژنانی زۆر کرد بەڵێ لەو سەردەمەیە بەڕاستی جەناوی مامجلال کە پشتیوانی ئێمە کرد بۆ ئێمە پشتیوانێکی گەورە بوو چکم لەو سەردەمەیە لەو کاتەیە ینی نەقورس بوو ئەستەم بوو کە ژنان بتوانن ینی ڕۆڵی خۆیان لە ناو کای سیاسی بە تایبەتی لە ناو پێشمەرگایەتیا ببینەوە جەناوی مامجلال لەو سەردەمەوە پشتیوان و پشگیری ئێمە ژنان بووە هەمیشە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە پشگیری ئێمە بۆ خەباتی ڕزگاری خوازی ژنان و تەواوی هەر چوار پارچەی کوردستان دەورێکی باڵایە بۆ جەناوی مامجلال زۆرسەکان خۆش خاتوو گەشا مەمنون زۆر سپاس ئەوەی کە دەبینن پەیتا هاتنی هاوڵاتیان و کەسانی حزبی و حکومیە بۆ سەر مەزاری سەرۆک مامجلال هەمووان دەیانەوێت دووپاتیەوە بکەنەوە کە درێژە پێدەری ڕێبازی سەرۆک مامجلال دەبن دیارە جگە لەو کەسانی کە باسم کرد کاندیدانیش کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش خۆیان کاندید کردووە هاتوونەتە ئێرە چەپکە گوڵیان هێناوە و دەیانەوێت پەیامی ئەوە دووپات بکەنەوە کە درێژە پێدەری ڕێبازی مامجلال بن خاتوڕەست سیروان کە بەڕێزانێکێکە لە کاندیدان خاتوڕەست سڵاو لێبێ وەکو کاندیدێک قسەمان بۆ بکە وەکو
یەکێتێکیش قسەمان بۆکە پێیانتان چێ لەم ڕۆژەیە. زۆر سپاس دەکەم پێشەکی بێخەراتنتانەکەم لەم ڕۆژە ئێمە هەمومان لێرەین ئەمانەوە یەک دووپات کەینەوانەیە هەموو ئەو نەهجی کە سەرۆک مام جەلال لەسەری ڕۆشتۆ ئێمەش لەسەر هەمان نەهج بەردەوام بین و لەسەر ڕێبازەکەی بین و بتوانین هەموو ئەو شتانە بەدی بێنین کە سەرۆک مام جەلال ئێستا خۆی لێرە بووایە ئەم شتانی ببینیا کە ئێمە ئەیکەین. خاتۆ ڕاست تر بانکەشە دەستی پێکردوی مەڕێگە پێدران هەنە پرسیار بکەین ئێوە وەکو کاندیدێک چی ئەکەن بۆ سبینە بۆ سەرخستنیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قەزیەی کورد لە بەغدا بۆ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە وەکو کاندیدێک چ پرۆژە و پێشنیارێکت هەیە؟ ئامانجی ئێمە هەمومانێک ئامانجمان هەیە ئامانجمان سەرکەوتنە ئامانجمان ئەوەیە کە داکۆکی لە مافەکانی کورد بکەین لە بەغداد شەڕ بۆ کورد بکەین لە بەغداد بەڕاستی ئێمە یەک ئامانجمان هەیە ئەویش ئەوەیە کە خۆشگوزەرانی خەڵک بەدەست بێنین و بتوانین هەموو لە گەشێکی ئارامە بتوانین هەموو خەڵکی هەرێمی کوردستان داکۆکیکەین لە مافەکانیان لە بەغا بۆیە ئێمە داوا ئەکەین هەموو یەک ئامانجمان هەیە کە دەنگ بین بە لیستی ژمارە 222 بۆی هەمومان یەک دەنگ بین لە بەغا هەمومان بتوانین داکۆکی بکەین لە مافەکانوان. دەستەکانم خۆش بێ زۆر سپاس مەمنون زۆر سپاس. ئاری سەحەر قەرباڵغێکی زۆر هەیە یعنی لە کاتژمێرەکانی بەیانیشەوە بە هەمان شێوە بووە ئەوە نیە تەنها ئێستا بێ بەردەوام هاوڵاتیان پێشمەرگە دێرینەکان سلکە سەربازیەکان و پۆست و پلە حزبی و حکومیەکان دێنە ئێرە و لەگەڵەوە کاتژمێرەکانی بەیانی خاتوشاناس خانمێکەمی عێراق سەردانی مەزاری سەرۆک مام جەلالی کرد ئەوەی کە لە دیمەنەکان ئامان بینی بە دڵێکی پڕەوە ڕوبەڕۆی مەزاری ئیمام جەلال وەسا بوو ئاخی هەڵە کێشا بووە لە دەستدانی و سەرکردە گەورەی گەلی کورد کە تەنها سەرکردەیەک نەبوو کە خەمی گەلی کوردی بوو بێ بەڵکو بووە چەترێکی کۆکەرەوەی هەم کوردون عەرەب هەم کورد و نەتەوەکانی کە هەم پێکاتە جیاوازەکان. من ئەمەوێ ئەگەر دەرفەتما بێت لە دوانی دیکەشتان بۆ وەرگرم دیارە دەرفەتەیە باشە ئەچمە لای ئەوە ویستم بچمە لای کاک سالار بەڵام ڕۆشت دیارە هەم هاوڵاتیان هەم پێشمەرگە دێرینەکان بەردەوام سەردانی عێراقن. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئێوە وەکو کێ لێرن؟ باش ئاسا یەقەیچێکە باچین کاکدانای ئەحمەد مەجید هزارها کتێبی لەسەری نووسیت نەک لێرە باشە چی یادگاریەکەت هەیە؟ هەزار یادگاریم هەیە 50 ساڵ بەیەکەوە بووین. لە سەردانی دانا ئەحمەد مەجید ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی لە باڵی گەڕێکی کورسات سەردانی مەزاری مام جەلالی کرد باسی لەوە کرد 50 ساڵ هاوڕێتی لەگەڵ سەرۆک مام جەلالە هەبوو کۆمەڵێک یادگاری لەگەڵەوە هەیە دیارە ئامادەکاری کراوە لەسەر مەزاریمان بۆی هاوڵاتیان بێنە ئێرە و پێشوازیان لە ئەکرێ هەمووان کە دێنە ئێرە دووپاتی ئەو بەڵێنانە دەکەنەوە کە درێژە پێدەری ڕێبازی سەرۆک مام جەلالە بن دیارە مام جەلال سەرکردەیەکی باڵای گەلی کورد بۆ ڕابەرێکی مێژووی بووە تێکۆشەرێکی دێرین بووە لەگەڵ ئەوەشە ماوەی زیاتر لە 6 ساڵی تەمەنی بۆ خزمەتی گەلی کورد تەرخان کرده بوو و هەمیشە باز لەوا کرێت کە هەر کێشەیەکە بۆیە کاتێک مام جەلال تەنها وتەیەکی لەنا ئەو کێشەیەدا بووتایە بۆ سەرچاوەیەک بۆ پێکەنین بۆ سەرچاوەیەک بۆ ئاشتەوایی بۆ پێکەوە ژیان دیارە سەرۆک مام جەلال لە 12 ساڵ 1933 لەدایک بووە لە 3 2007 لە ئەڵمانیا بە نەخۆشی کۆچی دوایی کرد و سەرۆک مام جەلال لە زیاتر لە 6 ساڵی تەمەنی بۆ خزمەتی گەلی کورد تەرخان کرده بوو و لەگەڵ ئەوەشدا سەرۆک مام جەلال دوای ڕووخانی ڕژێمی بەعەز سەرۆکی یەکەم کورد بوو کە بوو بە سەرۆک کۆماری عێراق و بۆ ماوەی 2 خولواتە 8 ساڵ سەرۆکی کۆمار بوو بەڵام نەخۆشکەوتنی وای کرد کە نەتوانێت بەردەوام بێت لە خزمەتکردنی گەلی کورد و لە بەردەوامبوونی لە پۆستی سەرۆکۆماری بەڵام ئەوەی کە لەو پۆستەدا بتوانی خزمەتی تەواوی گەلی کورد و گەلی عێراق بکات بە هەموو پێکاتە جیاوازەکان و بەنەتەوە جیاوازەکان بەبێ جیاوازی کورد و عەرەب یاخۆ نەتەوە جیاوازەکان و لەگەڵەوەشدا سەرۆک مام جەلال بەڵێ دیارە کاک وڵات سڵاو لێبێ بەڵێ پەیامێک ئێوە سەبارەت بە 8مین ساڵیادی کۆچی دوای سەرۆک مام جەلال
بەڵێ لە یادی کۆچی دوایی جەنابی مامجەلال سەری ڕێزی و نەوازش بۆ ڕۆحی پاکی سەرکردەی مەزنی نەتەوەی کورد جەنابی مامجەلال دانوێنین ئەو سەرکردە بەنزنەی کە هەموو تەمەنی خۆی بۆ خزمەتکردنی نەتەوەکەی بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان بۆ دابینکردنی ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ خەڵکی کوردستان هەمیشە کۆڵی نەدا و تا ئەو ڕۆژەی کۆچی دوایی کرد بۆ ساتێکیش لە بەرامبەر ژمنانی کورد لە بەرامبەر نارانی گەلی کورد هەمیشە وەکو کێوەکانی کوردستان وەستا وتوانی دەستکەوتی گەورە و مەزن بە خەڵکی کوردستان بەدەستبێنێ و داکۆکیشی لێ بکە. ئێمە لەم یادەیە بەڕاستی بە شانازیەوە باسی جەنابی مامجەلال و ڕۆڵی جەنابی مامجەلالەکەین و بە شانازیەکی گەورە بۆ میلەتی کورد بۆ نەتەوەی کورد بەگشتی ئەزانین کە خاوەنی سەرکردەی وەکو مامجەلالە کە بۆ هەمیشەنەوە لە دوایەوە بەباس لە گەورەی و مەزنی ئەو پیاوە بکە کە بۆ ساتێکیش وچانی نەدا ماندوو نەبوو لەوەی کە لە پێناوی میلەتەکەی خەبات بکە. وڵاکاتت تا چەند گرنگە ئێمە نەوەکانی داهاتوو یەکێتیەکان درێژە پێدەری ڕێبازی سەرۆک مامجەلال بین. مامجەلال ڕاستە ڕابەری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەڵام مامجەلال هەمیشە وەکو سەرکردەیەکی نەتەوەی کاری کردووە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەمڕۆ خەڵکی کورد هەموو تاکێکی کورد مەشانازی و سەربەرزی و باسی مامجەلالەکە بۆیە گرنگە ئێمە نەوە لە دوایینەوە باسی ڕۆڵی مامجەلال و ئەو دەستکەوتانەی مامجەلال و ئەو گەورەی مامجەلال لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمانە نێنواندوێتی بۆ نەوەکانی داهاتوو نەوە لە دوایینەوە بیزانن کە ئەم سەرکردەیە چەند مەزن بووە و چەند گەورە بووە و چەند لە خۆبردوو بووە. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ پەیامەکەت کاک پۆڵە مەمنون. ئاری دیارە هەمان دێنایرە تاجە گوڵێن دەدانن زانم سڵاو لێبێ بەڕێستان پێشمەرگەی دێرینن یاخود هاوڵاتی زیندانی سیاسی پەیامی ئێوە چێ لە هەشتمین ساڵیادی کۆچی دوای سەرۆک مامجەلال؟ وڵی هاوخەمی خۆمان دەرەبڕین بۆ کۆچی ناوەختەی ئەو پیاوە کەڵە پیاوەی کلکە لە کووردا دروست نابێتەوە لە عالەما دروست نابێت چونکە ئەو پیاوە ڕووناکەرەوەی هەموو ڕێکخراوەکان هەموو ژیان بوو بەڕاستی پیاوێک بوو تێکۆشەری وا لە کووردا دروست نابێتەوە مەعەلەسەف کۆمەڵێک خەڵق ناشایستە دەرەکەون لەوانەیە کۆمەڵی ڕەخنە لەو پیاوبوون ئەو پیاوە خت ڕەخنەی لێ نەگیراوە هیچ کەسێ نەبووە نەغەرب و شەرق ڕەخنە لەو پیاوە بگرێت ناسراوە بە ماندێلای کوردستان. وەکو زیندانێکی سیاسی ئایا مامجەلال لە نزیکەوە قەت بینیوە؟ یادگاریەکی لەگەڵیا هەیە؟ مامجەلال یادگاریەکم لەگەڵیا هەیە ساڵی 1984 لە شەخسەکەی کۆتەڵ بەیەکەوە بووین دەخۆش بوو درمێ پەتایی گرت بوو قاپوتێکی لە بەرا بوو ویستم ماچی کەم وتی ماچم مەکە نەوەی دوا ڕۆژی با تووشی پەتاکە نەبیت من هەردەم باوکم مردووە ئەوەندەم پێ ناخۆش نەبووە ناوەڵە لەو کاتەشا هەر خەمی چواردەوری بۆ کە ئەو پەتیان نەگرن یاخود نەخۆشیەک نەگرن بەخەم هەموو قەومەکانەوە بوو نەکەر کورد هەر چوار پارچەی کوردستان تەنانە بگراوەکانی کەش یعنی عەرەب تورکمان بەخەم هەموویانەوە بوو یعنی بەڕاستی دروستکەری بنیادنەری هەموو شۆڕشەکان بوو ئەم پیاوە یعنی بەڕاستی ئەوویە مەعەلەسەف کە ڕۆی ئەو دڵپڕیەت لە پێناو ئەو خۆشەویستیە کە بۆ مامجەلال هەبووە لە پێناو خۆشەویستی بە مامجەلال دەرمڕیەوە من یەکێک بووم کە لە زیندانە سیاسەکان لە 1970 ژیرام مامجەلال کاگاواتی نات بۆلام بۆ استخبارات لە لیژنەی تەنسیقی و کاتە ئازادی کردم من قەرزداری ئەو پیاوەم هەتا مردن بە خۆم و ماڵ مناڵمەوە هەتا مردنیش هەر لە سەر ڕێبازە لا ناچم. دەستەکان خۆش کاتە بەڵێ کاتە پێیانتان بۆ نەوەکانی داهاتوو چییە بۆ یەکێتیەکان چییە تا چەند لەسەر هەمان ڕێبازی سەرۆک مامجەلال بمنەوە کە ئێستا بەڕێستان داواکەن کە ئەو ڕێبازەی بەرنەدەن؟ پەیامین من بۆ خەڵکی کوردستان ئەوەیە ئەگەر لەسەر ڕێبازی مامجەلال لاچن پێم وایە بەرەو هەڵدێرەچین لەسەر ئەو ڕێبازە بمێنەوەکانیشمان هەر ئایندەیەکی گەشت و ڕوونە بێشەڵڵا. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم ئازێتمای مەمنون زۆر سپاس. ئاری سەحەر ئەوە یەتە ئێرە هەم بەداخە هەم دڵی پڕە بێ هەم پەیامی زۆر جوانیان هەیە بۆ سەرۆک مامجەلال هەم هەندێکیان پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی بوون و ڕۆژێک لە ڕۆژان چیرۆکێکیان لەگەڵ سەرۆک مامجەلال هەبووە کە دەیگەڕنەوە بە دڵێکی پڕۆ دەیگەڕنەوە وەکو ئەم زیندانی سیاسیە بەڕێزەش ئاماژەی پێیاکە مامجەلال پەتەی
گرتووە نەهێشت و ئەم ماچکاوتەتی باتۆ تۆش نەبی ئەمە دیارە من نمونەیەکی جوانی یەکێکە لەو نمونە جوانانەی کە بەردەوام مام جەلال هەی بووە کە لە خەمی دواڕۆژی نەوەکانی داهاتوو بووەوە لە خەمی چرکە بە چرکەی نەوەکانی داهاتوو بۆ بۆی کە نەخۆشیەک نەگرن یاخود ژیانێکی تاڵیان نەبێت کە نتوانن خزمەت بکەن و پێشمەرگایەتی بکەن و بۆ مافەکانی گەلی کورد هەوڵ بن. ئاری ئەگەر پرسیارێکتان نییە ئەوە زانێرەکان بۆ لەسەر مەزاری مام جەلالەوە.